سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی تری پلانی من لەگەڵتانم. میوانی ئەم جارەی پلانی من پرۆفیسۆر محەممەد سدیق کاندیدی ژمارە 27 پارتی دیموکراتی کوردستانە لە بازنەی یەک لە سنووری پارێزگای هەولێر. سەبارەت بە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا چەند پرسیارێکی ئاراستە دەکەم، دواتر ڕوبەڕووی پرسیاری خەڵکی دەکەمەوە. دڵنیابە کاتی کەمتر دەبی بۆ ئێمە، بەڵام ئێمەش دەبی پشتگیری بکەین و لەوەی سەرکەوتوو بیتن لە کارەکانی. من ناوم ئەبوبەکر سدیقە، برای پرۆفیسۆر دکتۆر محەممەد سدیقم کە کاندیدێتی پارتی دیموکراتی کوردستانە بۆ پەرلەمانی عێراق. دکتۆر محەممەد شارەزاییەکی زۆری هەیە لە بواری پەروەردە و خوێندنی باڵا. لە لەندەن دکتۆرای تەواو کردیە، بەس تااقەتێکی گەرەک زۆریشیە کە پاش دکتۆرای توانی دیبلۆمەک و بەکەلۆریۆسەکی وەربگریتن لە یاسە. لەوێن دەرێ بەڕێوبەری گشتی بووە، محامی بووە و هەروەها مامۆستای زانکۆی بووە. ئومێدەوارم کە دەربچیتن و بچیتە پەرلەمانی عێراق بە هەموو شێوەکیش مافەکانی گەڵی کوردستان، گەڵانی کوردستان بەپارێزیتن لە پەرلەمانی عێراق. هیوادارم بابم لە پەرلەمانی عێراق ئەو دوو کەرتەی خوێندی باڵا و پەروەردە پێش بخات و ئیشاڵە سەرکەوتوو دەبێت. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر. مەمنونم. سپاس دکتۆر. فەرموو دکتۆر، بە دەست پێکەن بەڕێستان چۆنە کاندید کراون لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە؟ زۆر سپاستان دەکەم، بەخێر بێن بۆ ماڵەکەمان. خۆشحاڵ بووم کە ئەوڕۆ ئێمەتان بەسەر کردەوە. من دەمەوێت ئەوە بڵێم کە لەسەر بیرکردنەوە و بە باش زانینی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان من بووم بە کاندید بۆ پەرلەمانی عێراقی. جێگای شانازی یان پارتی داوای لێ کردووی؟ جێگای شانازیمە کە پارتی منی هەڵبژاردووە کە ببم بە کاندیدی ئەوان. لەسەر بیرکردنەوە و دیراسەتی ئەوان بوو داوایان لێکردم کە من ببم بە کاندید. منیش خۆم شانازی پێ دەکەم. دکتۆر، بەرنامەکەی ئێمە بە ناوی پلانی منە. باشە، بۆ هەموو کاندیدەکان پرسیاری ئەویان لێ دەکەین سەرەتا ئەو کەسێک کە دەچێتە پەرلەمانی عێراق ئەگەر دەرچوو پلانی ئەو کەسە چیە؟ پلانی دکتۆر محەممەد کە دەچێتە پەرلەمانی عێراق پلانی ئەو چییە؟ بەڕێستان سەرۆکی زانکۆبوونە، لە خوێندنی باڵایە بۆ نمونە شارەزاییتان هەیە، لە سلکی پەروەردەیە بە هەمان شێوە، لە یاساشەوە بزانم بڕوانامەت هەیە. ئەتوێ کار لەسەر چی بکەیت؟ چ پلانێکت هەیە جگەلەوەی کە حزبەکەت پلانی خۆی هەیە؟ تۆکو خۆت چیت هەیە؟ پلانی من لەسەر چەند ئاستێک دەبیتن. ئەویش لەژێر با بڵێن بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان و هەروە ڕێنمایەکانی جەنابی سەرۆک بارزانی. یەکەم ئاست لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەوەی کە من تەرکیزی لەسەر دەکەم یەکەم خاڵ ئەوە دەبیتن پاراستنی پێگەی دەستوری هەرێمی کوردستان کە جەناب شارەزای لە مادەکانی 116 تا 121 ئاماژەی پێکراوە. زۆر گرنگە ئێمە من وەک خۆم و هەروها لەگەڵ هەواڵانم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و هەموو فراکسیۆنەکانی کوردی هەموو هەوڵەکانمان بخەینەگەر بۆ ئەوەی پێگەی هەرێمی کوردستان بپارێزی. باش، ئەو خۆت لەسەر چ شتێک کارەکەیت؟ ئەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. چەند خاڵێکی تر لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە کە دەبێ ئێمە قسەی لەسەر بکەین پاشی ئەوەی کە پێگەکە پارێزین. تعدیلکردنی دەستورە. جەنابتان شارەزە ئاگادارن کە لە پێشتریش هەوڵ هەبووە بۆ ئەوەی دەستوری عێراقی هەموار بکرێتەوە و ئێستاش لەوانەیە لە داهاتووشدا ئەو هەوڵانە بەردەوام بیتن. دەستوری عێراقی ئەگەر هەموار بکرێتەوە دەبێتن بە هیچ شێوەیەک کەمکردنەوە لە پێگەی هەرێمی کوردستان نەبێت. ینی هەرێمی کوردستان وەک خۆی بمێنێتەوە. لە ڕووی خوێندنەوە بەڵێ باشە، تۆ چ پلانێکت هەیە؟
ئەتوێت چی بکەیت لە بەغداد ئەوە لە سەئاستی بۆ هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە ئەوە لە سەئاستی میهنی و پرۆفێشنەڵی جەنابەت باسیەوە کرد من دەمویست بێمە سەر ئەویش بەڵام تۆ بە پێشم باڵێ لە سەئاستی میهنی و پرۆفێشنەڵی من ماوەیەکی زۆر لە پەروەردە کارم کردووە من مامۆستای سەرەتایی بوویمە مامۆستای ئامادەیی بوویمە مامۆستای کۆلیژ بوویمە لە بەریتانیا و هەروە مامۆستای زانکۆ بوویمە و مدیر عام بوویمە مدیر عامی مؤسسەی تەدریب بوویمە لە ئەندەر لە دەرەوە لە مانجیەکی 2023 گەڕامەتەوە لەسەر داواکاری سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ ماوەی 6 ساڵ سەرۆکی زانکۆی سەلاحدین بوویمە کە ئەو کاتەش بە ڕێستان لەوێ قوتابی ئێستا من سەرۆکی زانکۆی لوبنانی فەڕەنسیمە زیاتر لە 15 ساڵ من سەرۆکی زانکۆ بوویمە پەروەردە بڕوانامەی منە تواژۆ کردووە ئینشاءڵڵا پەروەردە خاڵێکی گرنگە بۆ هەموو وڵاتانی دنیا ئەگە هەر وڵاتێک بێ پێش بکەویتن دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکاتن باش بۆ منە بستە بەغدا دکتۆر لەوانەیە دەرفەتمان لێرە زۆر کەم بێت ئەستە بەغدا فۆکست لەسەر چییە بێت لەلایەنی پەروەردەیی من شتێکی لە خەیاڵە کە لە 2008 من لە کۆنفرانسێک بووم لە پاریس لەگەر وەزیری پەروەردەی عێراقی ئەو کاتە ئەوان استراتیجیەکیاندانا بوو بۆ پەروەردە وابزانام ئەو استراتیجیەتە تا ئێستا تەفعیل نەکراوە من دەمەوێت بگەڕێ استراتیجیەشێکی زۆر باش بوو بۆ پێشخستنی پەروەردە دەکرێتن ئەو استراتیجیەتە تەفعیل بکرێتەوە سەر لە نوێ بکرێتەوە دامێکی مادی بۆ ئامادە بکرێتن و هەروە کۆنفرانسێک ئامادە بکرێتن بۆ ئەوە ئەگەر پێویست و قانونیشی بۆ دەربکەین بۆ ئەو استراتیجیەتەکە لایەنی ئەمە تێبینیمان لەسەر هەبوو لەسەر ئەوەی کە زۆر بابرێن ئیحتیمامی گرنگی بە هەرێمی کوردستان نەدابوو بەڵام دەکرێتن لە ڕێگای ئەو کۆنفرانسەدا بنیشین و ئەو استراتیجیەتە نوێ بکەینەوە کە بە حقیقەت شتێکی باش بوو هەموو لایەنەکانی کوردستان فرامۆش کرابوو نەخێر فرامۆش نەکرابوو بەڵام استراتیجیەتەکە بۆ عێراق دانرابوو لە هەموو گفتوگۆیەک کە باسی دەکەین ئێمە وایەنداناوە کە ئێمە خۆمان ئاگامان لە خۆمان دەبیتن یعنی هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی کارەکان ئەنجام دەدا ئێمە دەمانەوە عێراق هەروەک جەنابەت دەزانی ئێمە بەشدارین پرسی پەروەردە و خوێندنی باڵا بە هاوبەشی بە پێی دەستور لە نێوان سەلاحیەتی مشتەرەکە لە نێوان هەرێم و هەروە لە نێوان حکوومەتی عێراقی ئێمە دەمانەوە استراتیجیەتەکەش ئەوەی لێ ڕنگ بداتەوە ئەوەی کە بۆ عێراق دەکرێتن و پارچەکانی تری عێراق دەکرێتن بۆ هەرێمی کوردستانیش ئەنجام بدرێت ئێمە ئێستا تووشی کێشەیەکی زۆر گەورە بووینەوە جەنابەت ئاگاداری ئەویش کێشەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکە لە خوێندنی کوردی من لەو ماوەی ئاگادار بووم کە یەکێتی قوتابیانی کوردستان کتێبی کۆ دەکردەوە کۆمەکی کۆ دەکردەوە بۆ زانکۆی کەرکووک و هەروە بۆ قوتابخانەکانی کوردی قوتابخانەکە هەر بمێنێت بۆ ئەوەی لەبەر ئەوەی حکوومەتی عێراقی بە تەواوی ئیهمالی ئەو چینەی کردووە ئەوانەی کە بە کوردی دەخوێنن بە هیچ شێوەیە دەعمیان ناکاتن ئێمە ئەگە کۆنفرانسێک دابنێ دانیشین کێشەکان لە پەرلەمان چیەکەن بۆ منە بوویتە ئەندامی پەرلەمانی عێراق بۆم بوارانە چیەکەن ئێمە لە پەرلەمانی عێراق هەرچەند ئەنداممان زیاد بێتن هەنجە ئەوانەی برادرانی ئێمە ئەو پەنجاویە کە سەدەر بچن مانای ئێمە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنی پارتی بەهێز دەبین مەحاولە بکەین گرنگترین شت ئەوە یەک ڕێزی ماڵی کورد بنوێنین ئەوانەی کە لەوێنە کوردەکان هەمویان بینینە لای خۆمان هەمومان بەیەکەوە بین بە هێزێکی گەورە باش دکتۆرە دی لە بواری زانکۆە یەک گلەی هەیە ئەمە وەڵام بدەیتەوە چونکە ئەچینە دەرەوەش ڕوبڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە ئەگەر وەڵامی ئەوشم بدەیتەوە لەوێ زیاتر درێژەی پێ دەدەین لە سلکی خوێندنی باڵایە یەک گلەی هەیە دەوترێت بۆ نمونە ئێستا تەنها قوتابی بڕوانامە وەردەگرێت هیچ زانستێکی پێ نادرێت جا ئایا قوتابی ئیهمالە یان خوێندنەکە وەکو پێویستێن لە مامۆستایانەوە چی یەکەم بۆ بابەتە بۆ ئەوەی زانستەکە بێ زانست لە پێشەوە بێ نەوەکوش بڕوانامەکە بەڕای من ئەو بەرپرسیارەتیە لەسەر مؤسسەکە خۆیەتی زانکۆ لەگەڵ زانکۆ فەرقی هەیە جیاوازی هەیە من لە زانکۆی لوبنانی بەگشتی باسەکەم بۆ تۆ جەنابەت بەگشتی باسی دەکەی ڕاستە ستاندەردی خوێندن هاتووتە خوارەوە ئێمە پێویستە هەموو جوهدی خۆمان بەکاربینین دەرخەمە لێرە ئەو وەڵا هەردووچی
کەم تەرخەمە بەڕای من وایە موەسسەکەش کەم تەرخەمە کە دەبێت پێداگری بکاتن هەروەکو ئێمە دەیکەین قوتابی ئەگەر نەیخوێند و پێشەچی دەبی موەسسەکە هەموو شتێکی بۆ دابین بکاتن پرۆگرامێکی خوێندنی زۆر جوانی لەسەر ئاستەکی نێودەوڵەتی ڕێکوپێک پێشکەش بکاتن زۆر باشی مامۆستای زۆر باشی بۆ بینتن بەڵێ ئەوەش چۆن دەکرێتن بەوەی ئێمە هەماهەنگدەبنە پەرلەمانتار لە دەتوانن ئەو کات بە دوواداچوو بکەن و لێ پرسیینەوە لە بۆ منەوە زیری پەروەردە بکەن ئەو کات لە پەرلەمانی عراق ئێمە لە نیەتماندایە ئەو استراتیزیەتەی کە باسم کرد کە دەبێت لە 2007 نووسراوە دەبێت تەفعیل بکرێتن و هەروها لەگەڵ هەرێمی کوردستان و پەروەردەی هەرێمی کوردستان دەبی زۆر بەتوندی و بە قووەت ئێمە لە پەرلەمانەوە ئەوە دابنێ چونکە ئەگەر بمانەوێ وڵاتی عێراق پێش بکەیتن و بە هەرێمی کوردستانەوە دەبێت لە پەروەردەوە دەست پێ دکتۆر دەستان خۆش بێ درێژە بە گفتوگۆکەمان دەدەین بۆیە دەچینە نێو خەڵک ڕوبەڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە با بزانین ئەوان چ داواکارییان لە بەڕێستان هەیە. دکتۆرە چینە نێو خەڵکەکە خەڵکەکە وەرەگرین گفتوگویان لەگەڵەکەین قسەیان لەگەڵەکەی پلانی خۆتیان لە بۆ ڕوونکەوە ئەوانیش بە هەمان شێوە لەوانەیە پرسیار ئاراستە بکەن. خاڵتان باشن بە هەندێک پرسیار لە خەڵکەکە بکەین دکتۆرەگەر لێرە بۆستی ئەتانەوێ قسە بکەن وانە دکتۆر محەممەد سدیق کاندیدی پارتیە بۆ هەبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەتوێت چیتان بۆ بکات دکتۆر محەممەد کەسێکی لێ هاتووە ئێمە دنیای بەو حلمە و بەو زانستەی و ئەکادمی کە پێشترێک بووە دەتوانێت کار بۆ هەرێمی کوردستان بکەین مە داوامان ئەوێ یەک ریزی کورد پارێزن لە بەغدا هەوڵی بەدەستێنانی مافەکانی گەلی کوردن لە مادەی سەد لە شاسی دارەکانە لەو ئەوەی مادانەی کە لە دەستور هەیە هەرێمی کوردستان ئەو مادانە جێبەجێ بکرێت ئەمە ئەوە داواکاریمان لە بەڕێزان هەیە کە لەوێن دەر هەوڵ بدا بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کوردستان. باش دکتۆر من داواکاری چیە بۆ نێو داواکاریانەی بۆ جێبەجێ بکەیت. من زۆر سوپاسی ئەو پرسیارە جوانە دەکەم من وعدی ئەوە دەدەم کە بتمە داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانی کورد لە عێراق وەکو پەرلەمانتارێکی کورد تەمسیلی ئەو ناوچەیە بکەم و لەوێ زۆر بە جوانی ئەو کێشانەی کە جەنابیان باسی کرد ئەوانە کێشایی دەستورین کە تا ئێستا عێراق پێشێلی دەستوری کردووە لەو مادانەدا ئێمە بە هەموو قووەتی خۆمان لەگەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنەکانی تر هەوڵ دەدەین کە یەکڕیزی بپارێزین بە یەکەوە هەمومان لەگەڵ فراکسیۆنەکانی تر ئەو مافانەی کە ئەوان داوا دەکەن جێبەجێ کەواتە بەڵێنی پێدەین کار لەسەر بەڵێنی پێدەدەم لە یەکەم ڕۆژەوە کار لەسەر ئەوە بکەین ئەو پێشێلکاریانەی کراوە ڕایان بگرین و هەروە چاچیان بکەینەوە و مادەی 140 کاری لەسەر بکەین لە ڕۆژی یەکەمەوە. باش خاڵۆ جان ئەمە کاندیدی پەرلەمانی عێراقا باشە لە لیستی پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر دەربچێت چیتان بۆ بکات بۆ کورد چی بۆ کورد مادا لە سەرەکان کێشە لە سەرەکان دەنوێ ئەگە پێی بکرێت چارە سەر بکە و کەرکووک و ئەو دابڕاوەکان و ئەوانە ئێستان کەرکووک و برێنەرەی لە دەست عەرەبانە داگیر کرێ. دکتۆر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر 20,000 خێزان هێنراوەتە کرد باشە کەرکووکە خۆی دەڵێ داگیر کراوە چی دەکرێت ئەوە پێویستە هەیەک کە لە دەستوری عێراقی هەیە دابمەزرێتن بۆ ئەوی ئەو کێشانە هەمووی تەمەشا بکرێتن یەکە بە یەکە ئێمە وەک باسم کرد کێشەیەکی یەکجار زۆرمان هەیە لە پێشێلکاری دەستوری عێراقی لە هەموو مادەکاندا یەک لەو مادانە ئەوەیە مادەی 140 کە مادەیەکی زیندووە تا ئێستاش ماوەتەوە دەستی پێ نەکراوە پێویستە جێبەجێ بکرێت. من لە ڕۆژی یەکەمەوە کە بچم لەگەڵ هاوکارانم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنەکانی تری کوردی مادەی 140 دەبێتە مادەی ئێمە کە دەست پێ بکەین ئیشی لەسەر گەنجێک قسە بکە قساکەیت چێ قساکات فەرمە وەکو گەنجت چتاوە کاریکتەیە وڵای پێشەش بەخیراتن وەکەم لەوە کەناڵە بەخیراتن کاک دکتۆری شەکەن لێرەکانە بەڕاستی کاک دکتۆر کەسێکی لێ هاتووە لە شەقلاوەی هیوادارم لەوێش مافەڕەکانی کورد جێبەجێ بکات و هەر شتانمان ئەی بۆ تۆی گەنج ئەی بۆ منی گەنجش ئەمن عیبم لە خۆی بەزیاد هیوادارم لەو گەنجەکانیش عنی شتی باش بکەن عنی هەلی کار بڕەخسێنن
ئەو شتان یعنی لۆ هیوادارم سەرکەوتوش بی بەر لەوەی پرۆگرام دەست پێ بکە لەگەڵ تۆ قسەم کرد تۆ پەرلەمانتارەکان کە کاندیدن دێن لێرە قسەمان لەگەڵ دەکەن و بەڵێنمان پێ دەدەن و کە ڕۆشن تەلەفۆنمان وەڵام زۆرمان جێلێ بووە چیت جێلێ بووە والله شەقلاوە خاستن زۆر بێساحبە هیچی بۆ نەکرایە ئەوە هیچ ئەوە بۆ ناوە خۆیە ڕاستە ئەوە پەرلەمانی عراق وایە تۆ گوتت کە هەڵبژاردن دێن بەڵێنمان پێ دەدەن ڕاستە بەڵێنیان زۆر دەیە تەلەفۆنمان جواب نادەنەوە ئارێ والله چەند کاندید لێرە دەرچووە هیچ بۆ نەکردوینە هیچی بۆ نەکرد ناوەڵە هیوادارم ئەوە شتێکمان بۆ بکە والله هیچی لە تواناوی بۆ مام کە بۆ شەقلاوی باشە چکە شەقلاوە زۆر بێ خزمەتە ئەوە بۆ شەقلاوە ئارێ والله بۆ کورد چ مافەکەیە بۆمان جێبەجێ بکە دکتۆر بەڵێنی پێ دەدەیت کە بۆ نمونە ئێستا و گەنجانەکان تۆ لایەن و بەڵێنیان پێ دەدەیت بۆ دووس بێت کاریان بە تۆ بێت تەلەفۆنیان جواب وەڵام بدەیت وەڵا لە خزمەتیانم لە هەموو کاتدا ئەوەی کە ژمارەی تەلەفۆنی منی نییە داوا بکاتن بە چاوان من هەموو کات تەلەفۆنم جوابدانەوە نابێت لەوانەیە بزانی من سەرۆکی زانکۆی سەلاحەدین بووم بۆ ماوەی 6 ساڵ هەمان ژمارەی تەلەفۆنم هەیە هەتا ئێستاش سەرۆکی زانکۆی لوبنانی فەرەنسیمە هەمان ژمارەی تەلەفۆنم هەیە و تەلەفۆنی هەموو کەسێکی جواب دەدەمەوە لە خزمەتیشیان دەبم بەڵام جەنابەت زۆر بە جوانی باست کرد من دەمە نوێنەری ئەوان لە عێراق من مافەڕەواکانی وان لەوێ لە عێراق دەمەدا کۆچیکارێکی سەرسەختی مافەکانیان لەوێ من لێرە زۆرم پێخۆشە کارێک بکەین لەسەر شەقلاوە شوێنێکە کە گەشتیاریە پێویستە احتیمامێکی زۆر چاچی پێ بدرێتن هەم لە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە لایەنی بەشی ئێمە لە بودجە و لە سەرمایە کە بهینین سەرفی بکەین لێرانە بەڵام ئەوە نابێتە ئیشی من بە تەنها من دەتوانم داواکاری پێشکەش بکەم دەتوانم دیکەم دەتوانین هەوڵێکی زۆر باشی بۆ بدەین یەک لە پرۆژەکانی کە لە خەیاڵمدا ئێرانە لەبەرەوەی شوێنێکی گەشتیاریە پێویستە مەعهەدێکی گەشتیاری لێ بکرێتەوە گەشت و گوزار بۆ ئەوەی ئەو گەنجانەی کە هەیتمان لەو بوارە ئامادە بکرێن و بتوانن بوار بڕەخسێنین بۆ خەڵک کار بکاتن زۆر سپاس دەستان خۆش دکتۆر محەممەد سدیق کاندیدا بچێتە پەرلەمانی عراق ئەگەر دەرچوو بۆ پەرلەمانتار چ داواکاریەکەت لێ هەیە نطلب من السيد محمد هیوادارم دکتۆر محەممەد لە پەرلەمان سەرکەوتوو بێت داواکاری ئەمەوەکو هاوڵاتیان داواکاری سادە و ئاسانن یەکەم دابینکردنی خزمەتگوزاری و دامەزراندن و دابینکردنی ئاو کارەبایە ئەمێ داواکاریەکانمان هیوادارم لە پەرلەمانی عێراق سەرکەوتوو بێت و بگات بەلووتکە چ جیاوازیەک لە نێوان هەرێمی کوردستان و شارەکانی تێ عراق ئەبینێت چ جیاواز والله هي الفرق بين الأقلية وبين جیاوازی نێوان هەرێمی کوردستان و عێراق دیارە و ڕوونە سەیری ئاودانەکانیان بکەن سەیری ڕێخستنەوەی شارەکانیان بکە ئێمە دەبێت کار لەسەر ئاسایش و تەندروستی بکەین ئەم دوو خاڵە لە هەرێمی کوردستان هەیە لە پارێزگەکانی دیکەی عێراقدا نییە سوپاس بۆ خوا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان زۆر باشە و کارەبا و ئاو پێداویستەکانی ژیان لێرەدا هەیە داواکارم لە خوددا گەلی کوردستان و کاک مەسعود بپارێزێت کە ئەم ئەمن و ئاسایشەی لە کوردستان دابین کردووە ئێمەش وەکو عەرەب کە لە هەرێمی کوردستان نیشتەجەین زۆر بە ئازادی و خۆشگوزەرانی دەژین هەموو مافێکمان هەیە و مافەکانمان لەگەڵ براکوردەکانمان یەکسانن وە جیاوازی نێوان کوردێک و عەرەبدا نییە لێرە دکتۆر هەندێک داواکاری لێتان هەبوو کاریان بۆ دەکات بۆ ئاوەدانی دامەزراندن و چەند داواکاریی سادەی هەبوو بە ژیانی خەڵکەوە ئەو بەڕێزیان باسی مقارنەی بینی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ عێراق ئەو خزمەتگوزاریانەی کە لێرە هەیە لە هەرێمی کوردستان لە عێراق نییە ئێمە دەبینە پەرلەمانتاری عێراقی بە هەموو هەوڵی خۆمان هەوڵ دەدەین بۆ ئەوەی عێراق هەمان خزمەتگوزاری بگاتێ بۆ نمونە ئەو باسی سەحە و ئەمانی کرد ئەو ئەمینەی کە لێرە هەیە بچیتن بۆ عێراق ئەوەش بەچی دەکرێتن بەوەی کە هێزی سەربازی بەکار بهێنرێتن بۆ ئەوەی دیفاع لە سوڵتەی مەدەنی بکاتن یعنی حکوومەت پاڵپشتی حکوومەتی عێراقی دیتن هێزی سەربازی نابێ بە هیچ شێوەیەک بەکار بێتن بۆ ئەوەی بۆ دامرکاندنەوەی شعبی خۆی ئەگەر بەرنامەی ئیسلاح ببین بەوێ دەتوانین خزمەتی ئەو برایە و هەموو برایەکانی تریشمان لە عێراق و ناوچەکانی تر بکەین بەڕێزی
چۆنن باشن دەوەرە هاستن وەرن بابزانی ستاوە لەوانەیە خەریجی زانکۆ بوو ناگات لێبی ها لەوانەیە دەرسم پێگوت زانکۆتان پێ باش بوو کەم کوریان نەبوو محەممەد خۆشناو تاوانە هەر خەرچی ناوچەکەمانە هەر خەرچی گوندەکەشمانە قەسرۆکە بەڕاستی چاوەڕێشتی باش لە دکتۆرەکەین کە دەستە پەرلەمانی عێراق ئێمە لە سونی قەزای شەقڵاوە زۆر گەشتبینین ئینشاڵڵا بە دەرسوونی هیوادارم ئەو بەرنامە و شتانی کە هەیتی ئینشاڵڵا دەری شەسی بە گەشتبینیەوە جێبەجێ بکات لە پەرلەمانی عێراق کاکتۆر جگەلەوەی لە بنەماڵەیەکی ئاین پەروەر و نیشتمان پەروەرە کەسێکی ئەکادمی و زانستخوازە چەندی ساڵ لە بواری پەروەردا خوێنی باڵاتشتان بۆ بکات وەڵا پێما خۆشە پێش هەموو شتێک هەندێک یاسا هەیە لە پەرلەمانی عێراق بەڕاستی شەڕی ئەومان بۆ بکە لەوێ بەداخەوەندێک کەسمانێ بڕوا بکە لە ڕووی زمانی عەرەبی بۆکو پێویستی ناتوانێت دیمانەیەکی لەگە کەناڵێکی عەرەبی بکە بۆیە دکتۆر چەندی زمانی بیانی دەزانی یعنی چاوەڕانی زۆر شتی لێ دەکەین مەسەلەی بودجە مەسەلەی کەرکۆک هەندێک شتێ پەیوەندی بە مافی گەلی کوردستانەوە هەیە بۆیە چاوەڕوانی ئەو شتان لە دکتۆرەکەین کە لە پرۆگرامەکەی دایناوە ئینشاڵڵا دەریشەسی وای سەکەندە بۆ دەخوازیین دەست خۆش زۆر سوار تۆش قسە دەکەیت فەرمووەرە بەخێراتتان دەکەم بەخێراتنی وڵای داواکارم لە دکتۆری چەند مەلەفەکی گرنگ هەیە لەوانە وەکو ناوچە کێشە لە سەرەکان کێشەی جوتیاران مەسەلەی مەلەفی پێشمەرگە حەزەکەینەوانە زۆر داکۆچی لێ بکات مەلەفی نەوت و بودجاوە هەر سەر ئارێ وەڵا باشە ئێوە چ گلێ و گازندەتان لە پەرلەمانتارانی تر هەبووە بۆ ئەوەی ئەو جێبەجێ بکاتن ئەو گلێ و گازندەیە نەمێنێت وارد دەگرم و بەس بابزان زۆر بەخێربێن زۆر سپاس یارە لە پەرلەمانی عێراق کۆمەڵێک پەرلەمانتارمان هەیە کوردی خۆمان بەڕاستی هەندێکیان کە دەبینین شەرم لە خۆمانەکەینەوە بەڕاستی لەبەرەوەی نازانم یعنی کۆمەڵک شتەکان دژی کورد هەڵدەستنەوە دەستن لەگە میلیشیا شیعەکان ڕێکەون دەستن لەگە میلیشیا سونی ڕێکەون یعنی ئەوەی پێیان بکرێت دژی هەرێمی کوردستان و کورد دەیکەن يعني براسي كامل عليه والله داواكاريم للدكتور اويا كدكتور ناسي او مدي كان ليستي بارتي ديمقراطي كوسان كوملك شهاده هي كوملك اسمان الزاني توقعكم تمناكم دكتور يك قبيله برلمان تاريخ هرسر كوتو كان لبرلمان عراق كوملك داواكاري كرد كهي يجنزان لاوان داواك اتوانم تمناوكم دكتور با هادي وبا تو قلت داوا گنجان و لاوان داواكاريان زورا نمونا هرمي كردستان با پی دستور بشكل عراق بلام كوملك بروجو ياسا هي حكومه العراق دايناوا نمونا بروجي بيكاري بروجي هاوسرجيري وانا فرمو استا برلمان العراق بو خوي لا پارێزگە کانی خۆی جەبەجێکە بەڵام ئەو نایدا بەڵێ پارەکە نادا لەوانەیە کۆمەڵک گەنج حەزی لە پرۆسی هاوسەرگیریە ئەوە زۆر حەزەکە ئەمە وەکو کەمەندای مەقسەد لەگەڵەکە پرسیارێکم بۆتە ئەگەر پەرلەمانی کوردستان چەند وەردەگری لە عێراق معاشەکە چەند دەبێت بودجەکە چەند دەبێت معاشەکەم نازانم چەندە باقل تاعتیرێن تکەدانی چەند دەبێت 7 ملیۆن دینار 7 ملیۆن دینار دەتوانیت 100,000 نەبووم ببڕی و ماگانە و کەمەندامێک مانگێ 100,000 ئەگەر تۆ بەتەنهابی لە خزمەتت نەکەم بەتەنها من بەس هەموو کەمەنداکەم کوردستان دەکەم چونکە کەمەندامان دەنگت پێدا بێوەژنان دەنگت پێدا پیرەکەوتان ئەو گەنجان دەنگت پێدا دەتوانیت 100,000 نەبووم بڕی لە 7 ملیۆنەکەی خۆت ئەگەر لەو 7 ملیۆنەی بەس تەنها تۆبی بە چاوان لە خزمەتت دام بە تاقیتەنێ بۆ خۆم وەکو هەموو کەمەندامانی کوردستان قسە دەکەم یەک شت بە جەنابەت بڵێم تێدەگەی من لە خزمەتی کەمەندامان دەبم ئەوە بێتە ئەندامی پەرلەمانی عێراق نەوەکو کوردستان ئەتەوێت چی بکات لە پەرلەمان بۆ کەندامان ئیشکات ئەگەر ڕاست دەکەم بۆ کەمەندامان لە پێش دەکەمەندامان ئەنجە شەیدان ئەو دوشتا ئەو دوو خاڵە زۆر گەری زۆر ڕاستە کەمەندامان تەبعاً چینێکن بەڕاستی مەغدورن و تایبەتی کەمەندامانی سەنگەر من ئێستا سەرۆکی زانکۆمە تێدەگەی معاشم گەلێک زیاترە لەوەی کە بم بە ئەندامی پەرلەمان من داوام لێکراوە کە بچم بۆ عێراق سەنگەرەکەم بگوازمەوە لەلایەنی ئەکادمی بچم بمە بە ئەندامی پەرلەمان جەناب بۆ کەمەندامان و خەڵکی کوردستان لە خزمەتتاندا دەبین لە خزمەتی کەمەندام من یەکەم جاریش گوتم داکۆچی کارێکی سەرسەختی مافەکە چەندی چاوبژاردنە
چەندی چەند هەڵبژات دەیدا یازدەی دەوەرە ناوبازای شەقڵاوی ئەو کاتی داخاتەوە بۆ بوویانە بەس نەکرد پێش ڕێیدان بێنەوە ناو خەڵک دوای بڕۆنە ماڵی خۆتان پارەی خۆتان گوندە با خەڵک قایم کرد دەمێدێم و لە خەڵکی خۆشم زۆریان وعدیاندا زۆران وعدیان بەس ئەمن بێمە لای تو لە مانچستەریان لا شەقڵاوە ئەمن لە ماستر نا لێرە دەمزارێت تا دوازدەی دەناڕۆمەوە دوازدەی باش پێش هەفتەی پێش دەنگدان هەم پەرلەمانتاران دەبینیم بەس دوا ئەوەی هیچیان نابینینەوە یعنی هەر ئەو ڕۆژەتان نەبێت کە خەڵکی ئێمە خزمەتکارتان دەبین بۆ ئەوە دەچێت خزمەتی ئەوە بکەین جارێکی تریش دەرێمەوە میلەتی کورتەوەی دەبێت کە مەندامان و خەڵکی چین و هەژار هەمووی ئەوەی دەبێت تێگەشت ئەو گەنجان هەمووی ئەوان دەبێت کاکە زۆر دکتۆر جان خۆشحاڵ بووم مەمنون بەڕێز خۆشەویستی سوپاس دکتۆر چوینە ناو خەڵک گوێبیستی خەڵک بووین کۆمەڵێک بەڵێنی شت با خەڵکدا پێم خۆشە ئێستا کامیرە بۆ یەک دەقە بۆ تۆیە تۆ بەڵێنی خۆت دەبزانێت چی بە دەنگدەر و خەڵکی هەرێمی کوردستانە لێ زۆر سپاس من ناوم دکتۆر محەممەد سدیقە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم لە بازنەیەک بە ژمارە 27 داوا لە خەڵکی دەڤەری شەقڵاوە و هەموو بازنەکە دەکەم کە بستنە سەر سندوقی دەنگدان و ممارەسەی حەقی خۆیان بکەن بۆ دەنگدان ئەوە زۆر گرنگە و دەنگ بدەن بە کاندیدێک کە کاندیدێکی بەهێز بیتن بتوانی داکۆچی بکاتن لە مافەکانیان لە عێراق و لە پەرلەمانی عێراق. دکتۆر محەممەد سدیق کۆمەڵێک بەڵێنی بە خەڵک داوە کە ببێت بە ئەندامی پەرلەمانی عێراق ئەو بەڵێنانم باتە سەرێ و کاریان بۆ بکات و جێبەجێیان بکات. ئەگەر بوو بە پەرلەمانتار دوای پەرلەمانتاری ڕۆژێک لە ڕۆژان دەبێتە میێوانی من لە کوردستان 24 هەمان پرسیارەکانی ئاراستە دەکەمەوە تا چەند توانیویەتی ئەو بەڵێنانێکە بە خەڵکی داوە جێبەجێیان دەکات تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.